دروستبووی نوێ تۆمارەکرێت لە جیهاندا بەداخەوە لە کۆی توشبوانی جیهان ساڵانە ئەکرێت بڵین 10 ملیۆن توشبوو گیان لەدەستدەن کە ئەمە بەداخەوە ڕێژەیەکی زۆر زۆرە وە پێویستی تەنها نەک بە ڕۆژێک پێویستی بە هەموو ڕۆژەکانی ژیانمانە کە هۆکارانە بزانین ئەو هۆکارانە بزانین کە ئەبێتە هۆکاری توشبوونی نەخۆشەکە و بۆی کە ڕوبەڕووی بینەوە و ڕێژەی توشبووان بکرێت کەمتر بکەینەوە. ئەم ڕۆژە لە عێراق و لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانیش گرنگی تایبەتی پێدرا و چەندین چالاکی بەو بۆنەیەوە ڕێکراوە. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێزان دکتۆرە نەشمیل عەبدوڵڵا ڕێخەری گشتی چالاکیەکانی ڕۆژی جیهانی شێرپەنجە هەروەها بەشدار ئەحمەد سکرتێری یەکێتی گۆڕەپان و مەیدانی کوردستان. بانگشتی میوانەکانمانەکەین بۆ ستۆدیۆ فەرموون. زۆر بەخێر بن. سڵاو بەنیتان. سڵاو دکتۆرە بەخێر بن. سڵاو کاکەشتار بەخێر بن. فەرموون. زۆر سپاس. بەخێر بن. زۆر سپاس. سڵاوتان لەبێ. بانیتان باش. جا بە هۆکاری ئەوەی کە سبەینە ئێوە سەرقاڵە بن بە چالاکیەکانەوە بۆی ئێمە ئەمڕۆ تەوەرەکەمان بە گرنگ زانی بخەینە ئەمڕۆ تا لە زاری بەڕێستانەوە زانیاری زیاتر بگرین سەبارەت بە چالاکیەکان. ئەمەی بزانم چالاکیەکانی سبەینێ چییە بەڵام بەدەر لە چالاکیەکان مەبەست لە دیاریکردنی ڕۆژێک بۆ نەخۆشی شێرپەنجە چییە؟ زۆر سپاس بانی بەڕێستان باش بەیانی بینەرانتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بۆ ئێمەتان ڕەخساندووە. لە ڕاستیدا ڕۆژی جیهانی شێرپەنجە هەموو ساڵێک لە 4 شوباتە یاد دەکرێتەوە و لەژێر چەتی یەکێتی نێودەوڵەتی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجەیە. بە خۆشحاڵیەکی زۆرەوە ئێمەش ئەم ساڵ وەک ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە بۆ یەکەمین جار ئەتوانین ڕاکردنێکی ماوە درێژ ساز بکەین لەژێر چەتری ئەم یەکێتیەیە و لە هەمان کاتە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا. زۆر بە خۆشحاڵیەوە کە وەک ئاماژەم پێدا بۆ یەکەمین جارە بتوانین چالاکی جیاواز و بە تایبەت چالاکی ڕاکردن و ڕۆشتنی ماوە درێژ ساز بکەین کە سبەی سەعاتەی سەر لە بەیانی لە پارکی ئازادی دەست پێ ئەکات. گرنگی ئەم ڕۆژەش لەوەدایە کە پێکەوە ئاستی هۆشیاری تاکو کۆمەڵگا بەرز بکەینەوە و زیاتر هاوسۆزی و هاوخەمیمان بۆ توشبوانی شێرپەنجە لە هەمان کاتا نیشان بدەین. باشە کاک بەشدار ئێوە وەکو سکرتێری یەکێتی گۆڕەپان و مەیدان چۆن هاوکاری دکتۆر نەشمیل بوون لە ئەم چالاکیەدا؟ مەڵە سەرەتا زۆر سپاسانەکەین بۆم دەرفەتە ئێمە وەکو یەکێتی گۆڕەپان و مەیدانی کوردستان بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەیەمان گرتە ئەستۆ بۆ ئەنجامدانی چالاکی ڕاکردنی ماوە درێژ کە بە خۆشحاڵیەوە یەکەم جارەکە ڕێکخراوێک هەستێ بەو کارە خێرخوازیە کە ئێمەش وەکو یەکێتی گۆڕەپان و مەیدان ئەوەی کە لە توانامانە بێ هەڵەسین بە ئەنجامدان و تەنزیمکردنی لایەنی هونەری ئەم ڕاکردنی ماوە درێژە کە دکتۆر نەشمیل وەکو ئاماژەی پێەیە کە داهاتی فرۆشتنی ئەو تیشێت وشتە هەمی بۆ کاری خێرخوازیە گەڕێتەوە بە خۆشحاڵیەوە کە ڕێژەیەکی زۆر لە خەڵکی سلێمانی بە تایبەتی بەشداری ئەم چالاکییان کردووە و ئەیگەڕێنینەوە بۆ داهاتەکەی بۆ کاری خێرخوازی بۆ سنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشکەکرێ بە خۆشحاڵی و ئێمە وەکو یەکێتی گۆڕەپان و مەیدان وەکو لیژنەی ئۆڵمپی کوردستان وەکو لیژنەی ئۆڵمپی سلێمانی هەموو جۆرە هاوکاری شیاوازی ناستۆ و تیا بە خۆشحاڵی و وێنە پێشەوە ئەنجامیێنین ئینشاڵڵا. دکتۆرە مەبەست لە چالاکیەکە چییە و ئەتانەوێت لە ڕێ ئەم چالاکیەوە یان لە ڕێی تەواوی چالاکیەکانەوە کە سبەی ئەنجامەدرێت چ پامێک بگەێنە؟ ئێمە ئامانجی تایبەتمان هەیە و ئامانجی گشتیشمان هەیە. ئامانجی گشتی لەلایەن یەکێتی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجەوە دانراوە و ئێمەش خۆشبەختانە دەنگی خۆمان خستۆتە پاڵ دەنگی هەموو ئەو وڵاتانەی کە لە جیهاندا ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنن. یەکێک لە ئامانجەکانمان هۆشیارکردنەوەیە دەربارەی شێرپەنجە چکە لە ڕاستیدا شێرپەنجە یانسیبێکە بۆ مرۆڤ دەرەچێ بەڵام بەڕووە نەرێنیەکەیە و لە هەمان کاتە هاوسۆزی و هاوخەمیمان ئەخەینە پاڵپشتی ئەو کەسانی کە دووچاری شێرپەنجە بوونەتەوە و لە هەمان کاتیشدا ئەمانەوێ بە هەموو هاوڵاتیان بڵێن کە ئێمە پێکەوە پێویست ئەکا کۆمەکی دارایی کۆ بکەینەوە ومە بەس لەم کۆمەکردنە دارایی کە پێکەوە کۆکی ئەکەینەوە لەم ڕۆژی جیهانی شێرپەنجەدا بۆ بەکارهێنانێتی بۆ
سنتەری ژیانەوە وەک بەڕێستان دڵنیام ئاگادارن سنتەری ژیانەوە بە خۆشحاڵیەوە سنتەرێکی زۆر پێشکەوتووە کە کارمەندی زۆر تایبەتی تێدایە پڕ لە ئەزمونن و هەمویان ڕاهێنانی تایبەتیان پێکراوە بۆ ئەوەی بتوانن چارەسەری تشک بە توشبوانی شێرپەنجە بخوازن بەڵام ئەم سنتەرە وەک ئەزانین لە داهاتوێکی نزیکدا ئەو شوێنەی کە هەیەی ئەو مەودایی کە تیا دروست کراوە ئیتر بچووکە پێویستمان پێیەتی ئەم بینایە فراوانتر بکەین بینایەکی نوێی سنتەری ژیانەوە دروست بکەین و لە هەمان کاتیشدا ئێمە پێویستمان بە ئەچیزەی نوێ ئەبێت چکە ئێمە لە یادمان بێ ئەو ئەچیزانی کە بەکاری ئەهێنین بۆ ئەوەی چارەسەری تشک بە نەخۆشانی شێرپەنجە بگەێنین بە تەدریجی وەک دەرمان وایە کە ماوەیەکی خۆی هەیە و ماوەکەی بەسەر ئەچێ و هەر لەبەر ئەوەشە ئێمە ئەم کۆمەکی داراییەمان پێویستە بۆ ئەوەی بتوانین هەم سنتەرێکی نوێ بنیاد بنین و هەم لە هەمان کاتیشدا بتوانین ئەچیزەی نوێ بکڕین بۆ ئەم سنتەرە ئەشمێ ئاماژە بۆ بدەم ئەمە یەکەمین چالاکیمان نییە بەڵام کۆتا چالاکیشمان نییە چکە ئێمە لە یادمان بێ ئەو کۆمەکە دارایی کە کۆکی ئەکەینەوە بڕێکی ئەوتۆ نییە یەکسەر بتوانین ئەم شتە بنیاد بنین بەڵام یەکەمین هەنگاومانە بەرەو ئەم هەنگاوە گەورەیە یاخود ئەم ئامانجە گەورەی کە هەمانە ئیشەڵڵا پێشوازی ئەکرێت هاوکاریەکی باشیش کۆکرێتەوە سپینە جا ئێستا دکتۆر نەشمیل کۆمەڵێک ئامار ڕاگەیەنراوە بەڕاستی هەر کەسێک چای بم ئامارانە بکەوێت ئاخێک هەڵە کێشێ و ئەبینە بەداخەوە لەم بوارەی توشبوون بە شێرپەنجە چەند تۆ ئامارەکان مەترسیدارە ئەڵێت نزیکەی 20 میلیۆن کەس لە جیهانە هەتاکو 2020 تووشی بووە لاکو 2040 ئەگا بە 30 میلیۆن وایە نزیکەی با بڵێن 10 میلیۆن کەس لە ساڵی 2020 گیانی لەدەستاوە ئەم ڕێژەیە دەگا بە 16 میلیۆن تا 2040 و هەروەها کۆمەڵێک هۆکارتان باس کردو جوگرافیا و نەتەوە ڕەگەز و کەلتور و ئەمانە بەڵام بابەتی ئاینیشتان باس کردو ئاین چۆن لەم نێوەندا دەورە بینێت دکتۆر نەشمیل ئەو ژمارە و ئەو ئامارانی بەڕێزت کە ئاماژت پێداوە بەڵێ بێگومان هەمویان ڕاستن ئەمانە یەکێتی نێودەوڵەتی کۆنتترۆلکردنی شێرپەنجە ئەم ئامارانەی ساڵانە 90 میلیۆن تۆمارەکریان بە تەواوی بە ساڵانە لەسەر هەموو جیهان بەڵام تەنها لە 2020 10 میلیۆن کەس گیانیان لەدەستداوە بەهۆی شێرپەنجەوە ئەم ئامارانە ڕوو لە زیادبوون ئەکەن بە جۆرێک کە لە 2040دا هەتاکو 16 میلیۆن لەوانەیە بڕوە ئەگەر بێت و ئێمە ئاگاداری ئەم کێشەیە نەبین چکە ئەمە کێشەیە کە بەس ڕووی نەکردوتە وڵاتەکەی ئێمە ڕووی کردوتە تەواوی جیهان و هەر بۆیەشە هەندێک هۆکارمان هەیە کەوامان لێ کات ڕێگر بین لەوەی کە چارەسەری تەواو ببەخشین بە توشبوانی شێرپەنجە هەم ئەوانی کە بەڕێزت ئاماژت پێدا ئاینە کللتورە جێندەرە ئەمانە هەمووی ڕێگرن لە بەردەممانە هەر بۆیەشە یەکێتی نێودەوڵەتی کۆنتترۆلکردنی شێرپەنجە داوامان لێ ئەکات ئەم بۆشایە یاخود ئەم کلێنەی کە دروست بووە کە ناتوانین بڵین خزمەتگوزاری تەندروستی بگەێنینە هەموو ئەو کەسانەی کە دووچاری شێرپەنجە ئەبنۆ بین پێکەوە ئەم کلێنانە پڕکەینەوە ئەم کلێنانە زۆربەی زۆریان باری دارایی دروستیان ئەکا و لە هەمان کاتیشدا باری زانستی دروستیان ئەکات ئەگەر ئێمە تیشک بخەینە سەر وڵاتانێک کە سنتەری تایبەتیان هەیە بە توێژینەوەی زانستی بۆ بەرەوچوونی ئەو چارەسەرانەی کە بۆ شێرپەنجە هەن لە ڕاستیدا هەندێک وڵات پێشەنگن لەوەیە و ئێمەش هەدەفمان ئەوەیە ناڵێم ئەمڕۆ ناڵێم سبەی ناڵێم 2 ساڵی کە ئێمە ئەبێ پێکەوە لەم وڵاتی خۆمانە لەم کوردستانە ئاوەدانی خۆمانە پێکەوە ئیش لەسەر ئەم هەموو بنەما ئەم هەموو کلێنە وردانە بکەین کە لە ئێستاە لەوانەیە بوونیان هەبێت لە وڵاتەکەی ئێمەشە بۆ ئەوەی بتوانین لە داهاتوویەکی زۆر نزیکە بەبێ هیچ جیاوازیەک چارەسەری شێرپەنجە بۆ هەموو توشبووان دابین بکەین باشە دکتۆر هەر لە زانیاریەکانە کە لە راپۆرتێکەوە سەحر وەرم برد ئەم شەو لەو داتاییتیا بوو کە باسمان کرد کە هاوکارم سەحریش ئاماژەی پێکرد لە توشبوونی 90 میلیۆن کەسی ساڵانە باشە لە گیانەدەستدانی 10 میلیۆن کەسی ساڵانە لە جیهاندا ئەڵێ لە 165 توشبوونەکە و هەروەها گیانەدەستدانەکە بەر وڵاتە هەژار و کەم دەرامەتەکانەکەوێت هەرێمی کوردستان لەکوێ ئەو نێوەندەیە بە خۆشحاڵیەکی زۆرەوە توانم بڵم ئێمە
دوو سنتەری زۆر جلهێزمان هەیە تەنها هەر لە ناو شارەکەی خۆمانە سلێمانی یەکێکیان خەسخانەی هیوایە ئەوەی تریان سنتەری ژیانەوەیە سنتەری ژیانەوە تایبەتە بە چارەسەرکردن بە تیشک ئێمە لە یادمان بێ کە کاتێ ئەمانەوێت شێرپەنجە چارەسەر بکەین بەگشتی سێ ڕێگای سەرەکیمان هەیە لە ڕێگەی تیشکەوە بە ڕێگەی چارەسەری کیمیاوی وجگەلەوە نەشتەرگەری سوپاس بخوا هەرسێکیان لە وڵات و لە شاری ئێمەیە بوونیان هەیە بەڵام پێویستمان پەرەپێدانە لەم بوارەیە بۆ ئەوەی ئێمە ئەومان لە یاد بێت لە کاتێکدا کە ئەم ڕێژانە زیاد ئەکەن ئێمە ئەبێ سنتەرەکانمان فراوانتر بکەین ئەجهیزەکانمان نوێگەریان تیا بکەین و لە هەمان کاتیشدا ئەو دەرمان و پێداویستیانی کە پێویستمان پێ بۆ چارەسەر دابینیان بکەین لە ئێستادا بە دڵخۆشیەکی زۆرەوە زۆربەی شتەکان کە پێویستمان هەیە پێەتی بوونیان هەیە و من بە تایبەت لەسەر سنتەری ژیانەوە ئەتوانم ئاماژە بەم چکە ئێمە کەسانێکمان هەیە خۆنەویستانە و خۆ بەخشانە ئەبەخشن بە سنتەری ژیانەوە بەڵام ئێمە ئەبێ ئەوشمان لە یاد بێ لە کاتێکە ئێمە بمانوێ ئەم شتە فراوان کەین چکە سنتەری ژیانەوە بەس هی شاری سلێمانی نییە هی کوردستان نییە دەرگاکانی فراوان و کراوەیە بەڕووی هەموو عێراقا لەبەرەوە ئێمە ئەبێ ئەوەمان لە یاد بێ لە کاتێک تاکە ئەم ڕێژانە زیاد ئەکا ئێمە پێویستمان بە تەشەنە ساندن و گەورەکردنی و فراوانکردنی ئەم سنتەرانەیە و لە هەمان کاتدا دابینکردنی ئەو پێداویستیانی کە ئەم سنتەرە پێویستی پێەتی کاک بەشدار لەبارەی ئەم ڕاکردنی ماوە درێژەوە کاتەکەی لەکەیەکایە هەروەها وەکو ئەوەی کە ڕێنمایی بەڕێزت بۆ بەشدار بووان چییە؟ بەڵێ ئەم ڕاکردنی ماوە درێژە سەرەتا لەوە دەست پێکەین کە مەسافەی ڕاکردنەکە 5 کیلۆمەترە بۆ کوڕان و کچانی تەواوی شارەکانی کوردستان ئەتوان ئامادە بن لە هەر شوێنێک بۆ بێن سەرەتا ئەو تیشەتەی ئەو ژمارەی کە ئەدر لەسەر سنجی یاریزانەکە ئەکڕێت بڕەکەی 10,000 دینارە و کە ئەگەڕێتەوە بۆ وەکوتمانکارێکی خێرخوازی بۆ سنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک ڕاکردنەکە ڕۆژی یەکشەممە کاکاتە سبەینێ سکاژمێردەی سەر لێبین دەست پێکا لە پارکی ئازادی سەرەتای ڕاکردنەکەمان لە دەرگای پارکی ئازادی دەرگای عقاری ناسراوە لێ دەست پێکا بۆی کە ئامادەبووان ئاگادار بن لە چ دەرگایەکەوە بێنە ژوورەوە هەچەنە کەسی خۆمان لێ داناوە کە ڕێنمویان کا بیانێرێ بوو ئەوێ بەڵام هەر بۆ زانیاری بەشداربووان کە لە دەرگای عقاری ناسراوە لە پارکێتە دەست پێکە هیوادارین خەڵکێکی زۆر لە شاری سلێمانی ئەوەی کە نەژ هاتووەتە ئەم دەقەیە بێت مشارەکەکە بەیانی بەشداری بکە لەبەرەوەی کە کوێ بەردەستە تیشێتەکان هەر بەیانی ماوە بەیانی لە پارکی ئازادی ئالامانە بێت ئامادە ئەبێت بەڵێ ئەو کەسانی کە نەیان کڕیوە ئەوانی کە بەشداریان کرۆ پێشترەوە بێ کێشە توانن بەیانی تکای دەستپێکردنی ڕاکردنەکە لێ بن و ئەوانەی کە تا ئەم داقە بڕیاریان نەیەوە بەشداریکەن و لە ئێستاوە کە ئەم بەرنامەی بەڕێستان نەبینن بڕیاری ئەویان کە بەشداریکەن بەیانی لەوێ توانن تیشێتیان دەستکەیت و ناوی خۆیان تۆمارکەن و کە داهاتەکەی کاری خێرخوازیە جا وەرزش خۆی مهمەکەی لەوەیە ڕاضەکە ئەم نەخۆشی ژێرپەنجە شتەی کە باسەکرێ هەموو نەخۆشیە لە دنیاە تەنها چارەسەر هەموو پزیشکەکانی دنیا لەسەرەوە کۆکن کە وەرزش بەڕاستی چارەسەرە خۆی لە خۆیان بۆیە هیوادارین خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستان و عێراقیش بە تایبەتی هۆشیار بنەوە کە تاکە ڕێگە بۆ چارەسەری گشت نەخۆشیەکان وەرزشکردنە هەموو خەڵکی لەم وڵاتەیە ینی بەڕاستی سەرقاڵە بە زۆر کاری ڕۆژانەی خۆی و کاری دەوامکردنە هەرچیەکە تەنها بتوانێت بۆ نیو سعات بۆ سعاتێکیش لەو ڕۆژەیە بەشداریکە وەرزشکە بەڕاستی پێم وایە هەم کارێکی خێرخوازانەیە هەم بۆ سەحەت و تەندروستی خۆشی باشترە بێت ئەکرێت بڵین ئەمە هاندانێکە بۆەوەی کە خەڵکی زیاتر ڕووبکەنە هۆڵەکانی وەرزش ڕووکەنە شوێنێکی گشتی پارکێک کە وەرزش ئەنجام ئەگەر کەسانێک کە توش بووی نەخۆشەکە بنیان کەسانێکیش ئەگەر کەسی یاسایی بوو توش بووی نەخۆشەکەش نەبێت بەڵێ بەدڵنیاییەوە وەرزشکردن دایمە هەموو پزیشکە کاشتە لای بۆ هەر جۆرە نەخۆشیە بێ یەکێ لە چارەسەرەکانی کە پێتەڵەیە کە چارەسەرەکە وەرزشکردنە اینجا چ لە ناو هۆڵەکانی وەرزشکردن بێ یان لە ناو پارکەکان بێ بەڕاستی لە سلێمانیە ینی ڕوبەرێکی زۆری سەوزایی هەیە زۆر پارک هەیە ئەتوانێت خەڵک بە تایبەتی شای سلێمانی ئەتوانێت کاتەکانی ئەگەر بۆ نیو کاژمێریش بێ بۆ کاژمێرێکیش بێ بە وەرزشکردن مەسەری بەرێ دڵنیا بە لە زۆر نەخۆشی دوورەکەێتەوە
دکتۆر نەشمیل ئێستا کە بەڕێزت گوێت لە قسەکانی کاک بەشدارەوە بوو ئاوە بە جوڵی سەر تەئیدت ئەکرد بەڕاستی و ئێستا هەر لەسەر وتەکانی بەڕێزیان وەرزشکردن شێوازی ژیانێکی دروست ئەمانە تا چەند وە کە دڕێژەی ئەم توشبوونە کەمتر بکاتەوە. زۆر ڕاستە پشگیری ئەم قسانە ئەەکەم چکە هەروەک بەڕێزیان فەرمیان لە ڕاستیدا ئەچیتە لای هەچ پزیشکێکی بەڕێز یەکەمین ڕێنمایی بۆ هەموو نەخۆشیەک نەکا بەس شێرپەنجە پێمان ئەڵێ گرنگە جم و جۆڵی خۆمان زیاد بکەین و ئاگامان لەو خۆراکانە بێ کە هەڵیە بژێرین کاتێک ئەی خۆین چکە هەر یەک لە نەجوڵان و لایفستایلێک واتە ئێمە ئەوە خۆراکیش ئەگرێتەوە تایە ئەگەر نادروست بێ یاخود ناتەن دروست بێ هەمویان گۆڕانکاری جیاواز لەسەر جەستەی ئێمە دروست ئەکەن کە بە جۆرێک هەم کێشمان زیاد ئەکەن و هەم چانسی هەندێک نەخۆشی لە ئێمەدا زیاد ئەکەن خۆراک نەک بەس ئەوەی کە ئێمە ڕوو لە سەوزە و میوە بکەین تەنانەت هەندێک جار ئەگەر ئەگەر خواردنی ببورن سەوزە و میوەش بە هەڵە بەکاری بهێنین ئەمیش لە هەمان کاتا خۆی ئەبێتە هۆکارێکی چەند نەخۆشیەکی کە یاخود چەند خەلەلێکی کە لە جەستەی ئێمەدا و ئاگاشمان لەوە بێتەنانەت خواردنی معلب کە ئێمە پێڵین لە قوتونراو ئەمانش هەمووی هۆکارێکی ترن کە دووچاری ئەتوانن یەکێک لەو نەخۆشیانی کە تووشمان ببێتەوە شێرپەنجە بێت و لە سەر و ئەوەشۆ چەنەها نەخۆشی کە لە ئێمەدا اینجا ئێمەش بەگشتی هەم لە ڕوانگەی وەرزشیەوە و هەم لە ڕوانگەی تەندروستیەوە تەبان پێشنیار ئەەکەین بۆ هاوڵاتیان کە ئاگاداری تەندروستی خۆیان بن و بەگشتیش ئەڵێین هیچ نەبێت لە هەفتەکەیە کە 5 ڕۆژ بتوانین ئێمە جم و جۆڵمان هەبێ ڕۆژانە بۆ نیو کاتژمێر ئەتوانین تەندروستیەکی باشتر بۆ خۆمان دروست بکەین و ئەگەر بێگومان لە هەمان کاتیش ئاگامان لە خۆراکی تەندروست بێ ئەوە زیاتر خۆمان بەرەو پێش ئەبین لە ڕوانگەی ئەوەی کە نەهێڵین دووچاری لە هەندێک نەخۆشی بینەوە یەکێک لەوانە شێرپەنجە باشە لەگەڵ تەواوی چالاکیەکانە هۆشارکردنەوەی تایە لەلایەن پزیشکێکی تایبەتمەندەوە کە ئەو کەسانی کە بەشدارن لە چالاکیەکانە هۆشار کرێنەوە لە هەموو ئەو هۆکارانەی کە بێتە هۆکاری توشبوون بە نەخۆشیەکە بەڵێ بێگومان ئێمە سێستاندی جیاوازمان هەیە لە هەر یەکێک لەمانە ڕێنمایی تەندروستی جیاواز ئەدرێتێکێکیان لە یەکەی سایکۆلۆژی سنتەری کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا کە لەلایەن دکتۆرە شەهلاوە ئەبێ خاتوو دکتۆر شەهلا ڕێنمایی سایکۆلۆژی واتە پاڵپشتی دەرونی ئەدات بە کەسانێک کە دووچاری شێرپەنجە بوونەتەوە یاخود خێزانەکانیان یاخود خۆیان کە لە ئێستادا بەرەو چاکبوونەوە ئەڕۆن جگەلەوە دکتۆری بەڕێزمان هەیە کە لە سنتەری ژیانەوە و لە نەخۆشخانەی هیواوە لەگەڵمان ئەبن بۆ ئەوەی ڕێنمایی تایبەت لەسەر شێرپەنجە و چارەسەرەکانی کە بەگشتی و بەگشتی ڕێنمایی تەندروستی بتوانن بە هاوڵاتیان بدەن و لە هەمان کاتیشدا ستاندێکی تایبەتمان هەیە کە باز لە خۆراک ئەکەن کە ئایا گرنگی خۆراک چییە و چه شتێکە خۆراک و شێرپەنجە بەیەکەوە ئەبەستێتەوە یاخود لێکیان دوور ئەخاتەوە بە هیوام لەم ڕوانگەیە و بتوانین ئاستی هۆشیاری تاک و کۆمەلگا زیاد بکەین بۆ ئەوەی پێکەوە بتوانین بەرەنگاری شێرپەنجە ببینەوە. ئیشەڵڵاکەوابێ کاک بەشدار سبەینێ بە پێ پێشبینیەکانی ڕەوشی کەش و هەوا هەور و باران بارێ نەبێ ڕێنماییتان چی بۆ کەسانەی کە ئیشەڵڵا بەشدارە بن تەندروست بگەڕێنەوە سەرتاواری باران نەبارێ دوێژی خۆش بێ بەڵام ئەو جۆرە چالاکیانە کە لە تەواوی جیهانە ئەنجام ئەدرێ نابەستێتەوە بە کەش و هەوا وەرزشکردن ئەوەی باشە لە هەر جە کەش و هەوایەک هەبێت ئەتوانێت وەرزشتیا بکرێ هیوادارین خەڵکی ئێمەش ئەو ڕۆشنبیری پیاکردی بێ کە کەش و هەوا نابێتە هۆکاری ڕاوەسانی کارەکانی ڕۆژانە بە تایبەتی وەرزشکردن کە گرنگترین شتی ژیانی هەموو تاکێکی کۆمەڵگەیە بەڕاستی چۆن لە وەرزشکرد لە کەشێکی سارد و باراناویە توانی کەسابەت و کاری خۆبکەی ڕاکردنەکەش نابێتە ڕێگەر کەش و هەواکە هیوادانی خەڵک بتوانێت بە ڕێژێکی زۆر ئامادە بێ کە شەوا سادی نەکات باشە ڕێنمایەکە چی بوو؟ جلوبەرگ چی لەبەرکان جلوبەرێکی ئاسایی بێت بۆوانی کە بەشدارن جۆرە جلوبەرێکە تایبەتە بەڕاکردن شەتحی پێڵێن شتێک لەو بابەتەی پێڵ نازانمەکە بە کوردی چی پێڵن شەتحی پێڵن ئەو لەبەرکەن لەگەڵ کالەیە کە بەڕاستی خز نەبێ چونکە لە پارکی ئازادی بەرزی نزمیتیایە تاک و سەلامەتی خۆیان بپارێزن نەخلیسکێن بۆ کەوتنی شتێک خوانەخواستە لەگەڵ
بلوسێکی قۆدرێژی ڕاضی لەبەرکەن و تاوە ئەوە نەکێشنێ نەک چاکەت و قەمسەڵە بەرکەن نتوانێت ڕاکەی. دکتۆر نەشمیل ئەو باسی چاکەت و قەمسەڵێت کرد ئەوە منم لە هەموو حاڵەتەکەەوە قەمسەڵەیەدا ناکەن. دکتۆر نەشمیل ئێستا بەڕێزت باسی بۆ منە ڕاکردنی ماوە درێژەکەتان کرد کڕینی تیشرتەکە چالاکی دیکەشتان هەیە چالاکیەکانی سبینێ بە تەواتی چیترە؟ چالاکیەکە ئەوە ڕاکردنی ماوە درێژەکەمان لەسەر لە بەیانە ڕێنمایە تەندروستیەکان لە هەر لەسەر لە بەیانە واتە ئەمانیان لە ناو پارکی ئازادی کاژمێردەی سەر لە بەیانی دەست پێکات بە هیوام ئەوانی کە بەشدارن لەگەڵمانە پێشوەخت پێش کاژمێردە لەگەڵمانە بن بۆ ئەوەی هەموو ڕێکاریەکانمان لە وەختی خۆیان بکرێت بەڵام لە پاشنیوەڕۆژدا بە خۆشحاڵیەوە چەند هونەرمەندێکی ئەم شارە جوانە و موزیسیانە بەڕێزەکان لەگەڵمانە ئەبن بۆ سازدانی کۆنسرتێک ئەم کۆنسرتە خێرخوازیە بەڕێزیان بەو ئەرکە جوانە هەستاون کە بۆیان ساز کردوین و لە هۆڵی تەوار ئەبێت کاژمێر 3:30 پاشنیوەڕۆ ئەبێت و دووبارە داهاتی هەموو ئەم کۆنسرتە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورساتیش بێگومان و هەموو ئەم هاریکاریکە کۆ ئەکرێتەوە ئەگەڕێتەوە ناو سندوقی ژیانەوە و بە خۆشحاڵیەوە کە هەمیشە کورسات پێشەنگە لەم کارانەیە زۆر پاڵپشتی کارەکانمانی کردووە سپۆنسەری میدیایین و لە هەمان کاتیشدا ئاماژە بەوە بین کە ئێمە ئەم کارانە بە هاوبەشی ئەەکەین هەم ڕێکخرای کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە و هەم زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا هاوکارن واتە پێکەوە ئەم کارە پێی هەستاون و پاڵپشتی یەکترین لەم ڕۆژەدا بێگومان بە هاریکاری بەڕێستان. دکتۆرە گواستنەوەی ئەم چالاکیانە لە ڕۆژێکی وەکو سبینێ کە تایبەتە بە نەخۆشانی شێرپەنجە تایبەتە بە نەخۆشی شێرپەنجە لە تەواوی جیهانەوە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و بۆ شاری سلێمانی 2 ساڵ ئەم چالاکیانە ئەنجام دەدرێت و ئەم ساڵ چڕتر کاریتیاکان و چالاکی ئەنجامێن ئەگەر زانیاری من بێتە سەبارەت بە گواستنەوەی چالاکیەکان لە تەواوی جیهانەوە بۆ شاری سلێمانی. ئەوەی ڕاستی بێت خۆم من ئارەزومەندانە کار لەسەر بواری شێرپەنجە ئەەکەم و کەمپینێکی تایبەتم هەیە بە خۆم هێویلانە بەڵام ئەوە بەس تایبەتە بە شێرپەنجەی مەمک بەڵام بۆ تایبەتمەندی ئەم ڕۆژە بگوێزینەوە بۆ ناو کوردستان لە ڕاستیدا ئێمە سەرۆکی ڕێکخراوەکەمان خات و دکتۆرە ئەختەر نەجمەدین پەیوەندی کردبوو بە زانکۆی کۆمارە و بە سەرۆکایەتی زانکۆی کۆمارەوە دکتۆر سەلاح و بەڕێزیان ئاماژەیان بۆ دابوو کە من ئارەزومەندانە کار لەسەر ئەمەکەم و منیان پێشنیار کردبوو کە بتوانم هاریکاری ڕێکخرای کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە و بتوانم کار لەسەر ئەم ئیڤنتە ئەم چالاکیە تایبەتە بکەم زۆر بە خۆشحاڵیەوە وەلو من ئەندامێکی نوێی ئەم ڕێکخراوەم بەڵام متمانەیەکی زۆرم پێکراوە و توانیمە ئەم چالاکیە بگوێزمەوە بۆ ناو کوردستان و وڵاتی خۆمان بە تۆمارکردنی ئەم چالاکیە لەلایەنی کێتی نێودەوڵەتی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجەوە ئەم کارە زۆر گرنگە چکە پێشتر چالاکیەکی بەم جۆرە لە ژێر ئەم چەتری یەکێتیە بوونی نەبووە کاری ترمان کردووە لە ڕێکخراوی خۆمانەوە لە ڕێکخراوەکانی کەوە بۆ ئەم ڕۆژە بە تایبەت بەڵام بەم جۆرە هەرگیز نەکراوە ئێمە کە کاتێک خۆمان یەکگرتوو ئەکەین لەگەڵ وڵاتانی کەیە دەنگی ئێمە زۆرتر ئەڕوات و کە دەنگی ئێمە زۆرتر گەیشت مانا بەوە ئەگەێنێت کە ئەو کەلێنانی کە ئێمە هەمانە ئەخرێتە بەر ڕووی کەسانێکی کە لەوانەیە ئاواتە خواز بن بتوانن یارمەتی ئێمە بن هاریکاری ئێمە بکەن پاڵپشتی ئێمە بکەن و لەم ڕوانگەیەوە تەنانەت لەوانەیە ئێمە دەرگامان بۆ فراوان بکرێت بتوانین فەندی تایبەت وەربگرین لە هەمان کاتا بتوانین ئەو کەسانی کە لەم بوارەیە کار ئەکەن وەکو پزیشکە بەڕێزەکان پەرستارە بەڕێزەکان تێکنیشە بەڕێزەکان و فزیسیانەکانیشمان کە لە هەمان کاتا دەرگایەکیان بۆ فراوان بکرێت بتوانن چالاکی تایبەتیان پێ بکرێت لە داهاتوودا و لەم ڕوانگەیەشەوە هەمومان پێکەوە لە کۆتاییە ئەمانجمان ئەوەیە کە بەرەنگاری شێرپەنجە ببینەوە نەک بەتەنیا و بەگشتی لەسەر هەموو جیهاندا. سپاس بۆ ئەو هەوڵە جوانانەتان
بۆ ئەوەی کە هەوڵەدەن ژیان بگەڕێنەوە شڵە خۆش گەورە شفای هەموو توشبوانی نەخۆشی شێرپەنجە بدات کاتە بەم شێوەی کە میوانە ئازیزەکانمان باسییان کرد سبەینێ کاتژمێردا لە لای دەرگای عقاری پارکی ئازادی ئەو کەسانەی کە ئەتوانن لە خۆیان ڕابینن شەڵا بەشدار بن بۆەوەی کە ئەمەش هەوڵێکی جوانە بۆ ئەوەی تۆش بتانی بەشدار بیت لە باشترکردنی دۆخی ژیانی و کەسانەی کە تووشی ئەم نەخۆشیە بن. ئەگەر قسێکتان ماوە دکتۆر ژیان بابەتێک ماوە ئاماژەت بۆ کرد؟ سەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بە هیواین زۆرترین کەس بەشدار بێ لەگەڵمانە بەڵام من یەک پێشنیارم هەیە بۆ هەمومان بەگشتی هەموو تاکێکی ئەم کوردستانە و هەموو تاکێکی ئەم عێراقەش لە هەمان کاتدا ئێمە ئەگەر بمانەوێ سەنتەری نوێی ژیانەوە دروست بکەین بە ئەو ئەچیزانی کە پێویستمان پێیەتی ئێمە بڕێک هاوکاری داراییمان پێویستە ئەمە تەنها بەم کارەی ئێمە بەڕێوە ناچێت پێویستمان بە یەکدەنگیە ئەگەر ئێمە بیەنینە بەر چای خۆمان ئێمە بەگشتی لە دەوری 6 ملیۆنێک بۆ 7 ملیۆنێک کەس تاک لە ناو کوردستانە ئەژی پێشنیاری من ئەوەیە ئەگەر هەمومان تەنها بتوانین بە $1 بەشدار بین لە هاریکاریەکی چالاکی یەکدەنگی بۆ دروستکردنی سەنتەرێکی نوێی ژیانەوە و ئەو ئەچیزانی کە پێویستمان پێیەتی ئەتوانین بەس هەمومان پێکەوە بە یەکدەنگ لە کوردستانە ئەم بڕەپارەیە دابین بکەین ئەمە ئەم سەنتەرە مانای ئەوە ئەگەیەنێت کە چیتر پێویستمان پێ نابێ بۆ ماوەیەکی زۆر درێژخایەن خەم بخۆین لەوەی ئێمە سەنتەرەکەمان بچووک بێت یاخود جیهازەکانمان بەرەو ئەوە بڕۆن کە تواناکانیان بە تەدریجی لە دەست بدەن و لە هەمان کاتە ئەم سەنتەرە بەس بۆ ئەم شارە نابێ بۆ هەموو کوردستان و بۆ تەواوی عێراق ئەبێ لەبەرەوە من پێشنیارەکەم ئەوەیە کە هەمومان پێکەوە بە یەکدەنگ بتوانین لەم جۆرە چالاکیە بەشدار بین و ئەشمەوێ بڵێم کە ئەمە تەنها چالاکیمان نابێت و کۆتا چالاکیمان نابێت بۆ ئەم کارە تایبەتە بۆ بەرەو پێشچوونی سەنتەری ژیانەوە بەڵام یارمەتی هەر یەک لە ئێوەمان پێویست ئەبێ بۆ ئەوەی بتوانین پێکەوە ئەم هەنگاوە گەورەیە بنین ئەشمەوێت سپاسی هەموو هاریکارانم بکەم ئەمەوێت سپاسی خاتوو ئەختەر نەجمەدین بکەم کە بەڕێزیان هەمیشە پێشەنگن لەوەیە کە ئەیانەوێت ئەم وڵاتە بەرەو پێشبەرین لە ڕوانگەی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەدا سوپاسی زانکۆکەم ئەەکەم کە هەمیشە هاریکارن لەو چالاکیانی کە من ئەیکەم خوێندکارەکانم کە پاڵپشتێکی گەورەی منن بۆ ئەم چالاکیانە ئەندامەکانی ڕێکخراوم و بەڕێستان کە هەمیشە پێشەنگن بۆ ئەوەی کە پاڵپشتمان بم بۆ ئەو چالاکیانەی کە لە ڕۆژانی جیاوازە ئێمە ئەتوانین بیکەین و سپاسی هاوڕێیانم ئەەکەم کە سبەی پاڵپشتمان ئەبن بۆ ڕاکردە بە خۆ ڕۆشنەمە و دادرێژەکەمان و سپاسی هەموو ئەو کەسانە ئەەکەم کە پاڵپشتیەکی گەورەی ئێمن و لێرەیە ناتوانم نای هەمویان بەرم زۆر سپاس دووبارە بۆ ئەم دەرفەتەکە بەڕێستان بە ئێمەتان بەخشیوە خۆمانەمونەتان زۆری وە دەستان خۆش بێت کاتژمێرسێنی دوێنی وەڕۆکەش کۆنسرتەکەیە تکایە بێگومان ئێمەتان لەبیر نەچێ کاتژمێر سێنی پاژنیوەڕۆ کۆنسرتەکەمان سەمفۆنیایەکە بۆ ژیانەوە بۆ ئەوەی پێکەوە بتوانین هاریکاریەکانمان کۆ بکەینەوە سپاس بۆ بەڕێزیش